سازیە فریدم هاوس یاڕەمانێک و نەڤەنداوێ لە واشنگتن پایتەختی ئەمریکای ڕاگەیاند دەوڵەتە تورکیە ناوا سێ دەوڵەتێن جیهانێت هەیە و هەری زێدە ئازادیە ڕاگەیاندنێت تێدا پاش دکەوە. فریدم هاوس دراپۆرە خوا یا ساڵانەدا کو دووەشان دبێژە ساڵابووری دەوڵەتە تورکیە گوڤاشێن خوا لەسەر ئازادیە ڕامان و ڕاگەیاندنێک کێم نەکرد لێبەر و واژی زێدە کرد. سازیە فریدم هاوس ڕامانێ لە ئەمریکا دیار کرد و تورکیە، ئەکوادۆر و تایلاند دەوڵەتێن هەری بلەز کو تێدا ئازادیە ڕامان و ڕاگەیاندنێ بە پاشدا دکەوە و گوڤاشێن یاسایی لەسەر تونتر دبن. هەروەها فریدم هاوس ئانی زمان کو دەوڵەتە تورکیە دووارە ئازادیە ڕامان دەربڕین و ڕاگەیاندنێدا ژە ساڵا 2065 پلەیان بە پاش ڤەچوویە. سازیە ڕامانێ هەروەها دەستنیشان کرد و تورکیە دە ساڵا بوریدا بێک و تو بڕیارێک دادگان هەبە گەلێک جاران سایتێن تۆڕەجڤاکی وەکە تویتەر، فەیسبوک بلۆکردنە و گرتنە و گەلێک ماڵپەڕێن و کۆمەڵەیەن کەساتیان ژی گرتنە.